بینەرین خوشتەوی ئەف دەمێوە باش هیویا دەمێن خوش و سەلامەت بۆت خازین خوشحال و بەختەوەرین جارێک دێن گەشت نێڤدیدارەوەین ڕێزدار ئەس نەزیرکادانی دێ vê xelekî pêşkêşî wên berêskem jêr mijareka giring û germ ew jî ciyawazbûn dijatî nîne lewra tête gotin berhemê enaniyet û xweperistiyê hesed jê durist bîtin hesed jî berhemê wê dibîte kerbûkîn kerbûkîn jî nakokiya durustketin navbera mirovan da nakokî jî jêgvebûnê durustketin dema jêgvebûn jî durust bît dîv da dibîte rezalet û zelîlî dema rezalet û zelîlî jî jêg durust bû lawazbûn durust bîtin lawazbûn jî berhemê wê navçûna gel û netewaw welatan e ev me behs kirî ev e dîwê نەرێنیە vê mijarەیە ئەوە me behs kirî em di divê xelekê de hewl deyn behsî dîwê erênîkeyn behsa vê mijarê wek me gotî ciyawazbûn dijatî nîne û her wisa çendîn vogospop jî hatîne berhevkirin ji dev hevalên me dê wan jî bîner bîn sebaret vê çendê belê li destpêkê me divêtin em vê mijarê digel zor berês mamosta Abdurrahman Sedîq genge şebikeyn zor bixêr bê mamosta Rêzdar مامۆستا وەکەم ئاماژە پێدای جیاوازبوون دژاتی نینە لەوڕا me divêtin vê pirsiyarê arasteyî cenabête bikeyn binemayên serekî yên pêkvejiyanê pêkvejiyanî ciyawaziyەkan çiye û çine û çûn baz bikin ڕاست بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دەبێت لەوێەوە دەست پێ بکەین ئەم بابەتە ئەگەر لە ناو نیشانیشدا هەندێک جار بگوترێ بیسترابێ بەڵام ناوەڕۆکەکەی نەبیستراوە وەکو گوتمان لە قورئانی پیرۆزدا ڕەنگە لە سەرەتای قورئان تا کۆتایی قورئان چەندین جار وشەی سەڵاتت بینی بێ و چەندین جار وشەی زەکاتت دی بێ و چەندین جار وشەی حەجت دی بێ بەس لە هەر سوورەتێک بە جۆرێکی جیاواز دێتە باسکردن بە شێوازێکی جیاواز گرفتێک هەیە لە ناو ئێمەدا ئەوش ئەوەیە کە یعنی حەزێکمان تێدایە حەزێکی غەڵەت پێچەوانەی سنەتی خوا لە ژیاندایە ئەو حەزە ئەوێ هەموو کەس وەکو خۆی لێ بکە ئەوە هەڵەیەکی گەورەیە یعنی ئەو حەز لێکردنە بۆ مانایە دەیەکێک ئەڵێ مەسەلەن ئێمە باسی جیاوازی بکەی جیاواز بوون یەکسەر وازانێت دژایەتیە لە کاتێکدا خوا سوبحانەهو وتەعالا دنیای لەسەر جیاوازی دروست کرد جیاوازی دەنگەکان جیاوازی ڕەنگەکان جیاوازی نەتەوەکان جیاوازی زمانەکان جیاوازی جوگرافیا جیاوازی شوێنەکان هەموو ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەم جیاوازیە جۆرێکە لە فرەچەشنی و فرەڕەنگی بۆ ئەوەی مرۆڤەکان یەکتر تەواوکەن بەڵام بەداخەوە بۆ چوونێکی هەڵەی ئاینی هەیە پێی وایە دنیا کاتێک خۆشە بێ هەموو عالم لەسەر ئەو دینێ ئەو بن دوای کە عالەمیش هاتە سەر دینەکەی ئەو جا دەیەوێ لەسەر مەزهەبەکەی ئەو بن ئێستا نمونەیەک بڵین دەڵێن چوو وڵاتێک 100 یان 199 مسلمانە دەی باشەڵێ لە 199 ئەفغانستان مسلمانە ئەفغانستان یەکێک لە وڵاتانێکەوە یان 199 مسلمان خۆیان وا دەڵێن ئێ باشە دێ ئەو حاڵی ئەفغانستان دەی بۆ ناژین ینی گرفت چییە ینی دینی تالیبان چییە و دینی تاجیکەکان چییە هەر مسلمان ئەمەشە پرسیارە دەکەین گرفت چییە ئەکەواتە گرفت لەوێ فەلسەفەی پێکەوە بوون و قبولکردنی جیاوازیەکان شتێک نییە لەگەڵمان لەدایک بێ ئەبێ فێری بین ئەجنا ئەوروپای مەسیحی و ئەرتۆدۆکس و پرۆتستانت و ئەوروپای ملیۆنەها مسلمان قبوڵەکە بۆ پێکەوە دەژین چونکە بووە بە کەلتور تۆ دەبینی زۆرجار لە کامیرەی شاراوە لە وڵاتێکی ئەوروپی دێن ئافرەتێکی سەرپۆش بەسەر ئیهانە ئەکەن بەگاڵتە دەڵێن بزانن خەڵکی ئەم وڵاتە ئێمە چ دەڵێ خەڵکی ئەو وڵاتە هەموو لەسەری دێنە وەڵام دیفاعی لێ دەکەن بەرگری لێ دەکەن دەڵێن کەلتوری وڵاتی ئێمە کەلتوری جیاوازیەکانە با مسلمانیش بێ چۆن ئەیترسێنن دوای دەرکاک ئەڵێەوە کامیرەی شاراوە بوو گویستمان بزانین ئێوە چ دەڵێن بەبەستم ئەوە ئەوروپا کە پێکەوە دەژین خەڵکی ئێمە ڕوو لە ئەوروپا دەکا لەوێ جیاوازەکان دەژین لە لای ئێمە وا دەزانین کاتێک دەتوانین بەیەکەوە بژین هەمومان یەکشت بین لە کاتێکە خوا سوبحانەهو وتەعالا فەرمی وەلەو شاء ربک لجعل الناس أمة واحدة ئەگەر خوددا بیەوێ ئەگەر بیویستایە هەموو دنیای دەکرد بە یەک بەڵام نەیویست خوا ئەم جیاوازیانەی دروست کرد بۆ ئەوەی ئێمە یەکتر تەواوکەین لەبەرەوە خەڵکی ئێمە چۆن دەژی ینی ڕێزگرتن لە جیاوازیەکانمان قبولکردنی یەکتر بە جیاوازیەکانەوە ڕێزگرتنە لە ئیرادەی خوددا ینی چۆن 7 ملیارونی و مرۆڤ لەسەر زەوی دەژێ ئێستاکە ئەمە نزیکەی ملیارونیوێکی بە تەقدیر مسلمانە 2 ملیاری مەسیحیە 2 ملیاری هیچ دینێکی نییە ملیارێکی بوزیە
ملیارێکی دیکەش 15 ملیۆنی جووە و ئەوی دیکە و ئاینەکانی دیکە ئاینی دیکەی کەواتە تۆ ئەمە واقعی ئەم سەر ڕووی زەمینێ ئەمە لە ڕووی ئاینەوە ئەوجا لە ڕووی زمانەوە یۆنسکۆ پێت دەڵێ 8,000 زمان لە دنیادا هەیە 8,000 زمان لە دنیادا بوونی هەیە باشە لە ڕووی دەوڵەتەوە 1993 دەوڵەت دانپێنراوە لە نەتەوە یەکگرتوەکانە بوونی هەیە تو ئەمە هەمووی ئەەکەی بەیەک هەمووی دەکەی بە یەک ڕنگ و یەک دەنگ و یەک زمان ئێتۆ پێچەوانی ئیرادی خوا قسەت کرد چونکە فرەی زمانەکان کە 21 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی زمانی دایکە کە تیادا دەبێت ئێمەش بایەخ بە زمانی کوردی خۆمان بدەین و بیپارێزین کەواتە ئەو ڕۆژە کە ڕۆژی زمانی دایکە بۆ ئەوەیە کە هەموو زمانەکان بوونی هەبێ چونکە خدا ویستوێتی نەک ئێستا هەندێک مسلمان هەیە لە جیهانی عەربی ئەڵێ قورئان زمانی عەربیە دەبێت هەمووتان فێری عەربی بن ئەم 8,000 زمانە خۆ لە ئەرزەوە هەڵنەقڵاوە خدا دروستی کردە وعلمە ئادەمە الئەسماء كلها ئەوەی پێمان دەڵێ مادام تۆ مسلمانی دەبێت هەمووتان عەربی بزانن دەبێت یابان عەربی بزانێت دەبێت فەڕەنسا عەربی بزانێت دەبێت کورد عەربی بزانێت بۆ ئەوەی لە دین تێبگەن ئەگەر وابوو وانە ئەو کاتە خدا ئیرادەی بۆ بوو لەسەر ئەوەی ئەم هەموو هەزارەها زمانە بوونی هەبێ جا ئەم بابەتێکە کە لە ڕاستیدا ینی چۆن ئەڵێ هێشتا نەبووە بە کەلتور پێکەوە ژیان نەبووە بە کەلتور لەبەرەوە خوا سوبحانەهو وتەعالا ئێمەی کە ئاوا دروست کرد لە هەر کەس بپرسە بەڵێ تۆ بۆ ئێستا لەدایک بوویتە دەڵێ وەڵڵاهی دەستی منیتیان نییە بەڵێ تۆ بۆ لە فڵان وڵات لەدایک بووی دەڵێ وەڵڵاهی دەستی منیتیان نییە دەڵێ بۆ دینەکەت ئەوەیە ئەڵێ وەڵڵاهی دایک و باوکم ئەو دینەی بوو ئەی بۆ مەزهەبەکەت ئەوەیە دەڵێ باوک و دایکم وا بوو دەڵێ بۆچی تۆ کوردی یا عەربی دەڵێ دایک و باوکم کورد و عەرەب بوون یعنی ئەوە کورد بوو ئەو عەرەب بوو ئەو تورکمان بوو ئەو بەو شێوازە بۆ زمانت کوردیە دەڵێ وەڵڵاهی دەبەرەوەی ئەوان بە کوردی قسەیان دەکرد منش بە هەمان شێوە بە کوردی قسەم دەکرد بۆچی تۆ لە فڵان عەشیرەتی دەڵێ چۆن باوکم لەو عەشیرەتە بوو منش لەو عەشیرەتە دەبینی ئێمە لەو بابەتانە ئیرادەمان نەبووە ئەی چۆن بژین دەبێت ڕێگەیەک بدۆزینەوە بۆ پێکەوە ژیان ڕێگەیەک بدۆزینەوە بۆ پێکەوە ژیان جا ئەم خاڵە ئەمان باتەوە سەر ئەوەی کە پێکەوە ژیان بە معنایەکی تر بڵێم ینی قبولکردنی یەکتر بە جیاوازیەکانەوە مانەی وانەیە دژایەتێکم وەختی تۆ ئەڵی کوردی ئەو گوتی عەرەبم و نەمان گوتۆ دژایەتی یەکترەکەین گوتومانە دوشتی جیاواز بەڵام مامۆستا ئوسلوبێ دەربەرینی چەند گرنگە بۆ چۆنێکت گەلتە جیاواز بم دەربەرینا من دەربەرینەکە جوان و جێ خۆ دەبیستن ئەوە چەند گرنگی خۆ ڕاستە هەر ئەوەیە کە خوا سوبحانەهو وتەعالا فەرمووی لا تەقولوا راعنا وقولوا انظرنا دەڵێن خۆمانەکان نزیکە بەس ئەو وشەیە جیاوازە لە وشەیە وانە ناڵێن کابرایەک خەونی بۆ یەکێکە گێڕێتەوە دەڵێت تۆ چۆن دەڵێ هەرچی خز بوو کە سوکارت هەیە هەموو دەمرێ قسەیەکی زۆر ناخۆشە ئەویدی بۆی دەگێڕێتەوە دەڵێ تۆ بە تەمەنترینی کەسی ناو خێزانەکەی خۆتی قسەیەکی خۆشە هەمان مانای هەیە هەمان مانای هەیە بەس ئەویان تعبیرەکەی جوانتر جا لەبەرەوە ئەمە ئەوەیە کە خوا سوبحانەهو وتەعالا فەرمووی وقولوا للناس حسنا ئەوەی جوان نەبێ بە خەڵکی مەڵێن جوان بڵێن کەواتە خوا سوبحانەهو وتەعالا فەرمووی وەلەو اختلاف الليل والنهار خدا فەرمووی ما ترى في خلق الرحمن من تفاوت هەمووجا گوتمان اختلاف و تەفاوت دوو شەی قورئانین اختلاف یعنی شتێک جێ ئەوی دی دەگرێتەوە شەو جێ ڕۆژ دەگرێتەوە بەڵام ڕۆژ ئیعدام ناکە ڕۆژ لە نێو ناچێ جارێکی دی دێتەوە بەڵام تەفاوت ئەوی دی فەوتەکە لکەی لا تەحزەنوا عەلا ما فاتەکم ئەوی دی لەناو دەبە خەڵکی ئێمە خەریکە بڵێ بۆ ئەوەی من ببم خەریکە خەڵکی ئێمە وەکو خراپەکەی ئادەمی لێبێ چی کرد فقەتەلەهو یعنی دوو کەس هەڵ ناکەن بەیەکەوە وا دەزانێ ئەم دوو کەسە بۆ ئەوەی من ببم دەبێت تۆ نەبی ئەوە دژایەتیە ئێمە لە ئادەمەوە لە کوڕەکانی ئادەم ئەوە فێر بووین دەبێت زوو بمانزانی باە بۆ ئەوەی من ببم دەبێت تۆ نەبی ئەمە نابێ فقەتەلەهو ئەمە کە کوشتی خدا دەفەرمێ فأصبح من الخاسرين بۆچی قاتل بوو بە خاسر بکوش بوو بە خاسر بکوش دۆڕاوە چونکە کە تەنیا بوو سجنێکی ئینفرادی بەندیخانەیەکی تاکە کەسی بۆ خۆی دروست کردووە بەندیخانەی تاکە کەسی چییە؟ یەک کەسە کەواتە ئەو کەسەی دەیەوێ هەمومان بە یەک زمان قسە بکەین هەمومان یەک ڕنگمان هەبێ هەمومان یەک حزب بین هەمومان یەک دین بین هەمومان یەک مەزهب بین ئۆتیزمی فکریمان بۆ دروست دەکات ئۆتیزمێکمان بۆ دروست دەکات لە ڕووی فکری لە ڕووی دینی دنیامان لەبەر چاو دەخا لە کاتێکدا خدا گوتی بەڕنگ بژین مامۆستایان سەبارەت بە قسەکانی جەنابێت هەندێک ڤۆکسپۆپ یانکۆ سەرنج و بیرۆبۆچوونێن هەفڵاتیان بەڕێژی مەوەرگرتینە و هەواڵێنمە چوینەت ناوە بازارên کوردستانê زۆربەی بازارên کوردستانی و پرسیارێکە ڕستەیوان کردە ئایا ئەم جیاواز بین یان jî کۆپیên hevdû بین داگۆی خوب دەینێ و پێک vebînar بین و تێدگەلوەدا بەردەوام بین
بشي ام الوان خالد مشترك بقرن مهين لو بنافا عيندا دي بني ما قلع خالد مشترك تاين كما دهين هيك تني جوازي كيمن جیاوازی دهمی بیا ودایا گرنگه بتا گره هنده تو آلگور کنا بیرو را و پیشکفنا انسانی هویا همی لایانی تولد کتن کو تو جواگه که گرتی بی لی اگر ها تو بیاوین جدا دا جیاوازی هبیتن پینویتن ده جواگه که ساخلم و جواگه که سرکفتی بیتن و جیانا هنه دا همو رنگیت مرو واجیت هین رش، اسپی، صور جدا جدا هزرو بیرا نابت واتاوی چنده کو ام ده ایکو دو پیشکینین یان جناب بی مروف با جوازی و جوانا یا خود لیگ نچونه و جوازا و هیچ مروفکیش کپی یکتر نیه دو مروفکی بن يعني چگوری نین چنیاتی نین اجبارن دی بتنامن هزرین جدا دیتنین جدا بوچونین جدا ول مروفیت کن ول جواکیت کن کو جواک بلفلوید و پیش پیویت عندك حالتي رايد زيا مروف بي اجيني پیش کوتیکا اگر او کس لگرت یاکو خود به او برین کپی پیست به او کاتا اشتین و فرنابی لجیانا تأثیری ئەدیانەکان لەسەرمان کە زۆر بەقووەتەوە ئەدیانەکان هەمویان پێشنیاری ئەوە بۆ مرۆڤی ڕۆژهەڵاتیەکەن کە هەمومان لێک بچین و هەمومان لەسەر یەک ڕێگە بڕۆین بەڵکی ئەس نەتەوەیەک بمتوش نەتەوەیەک یعنی ئەس ئاینەک بم تو ئایم یعنی بگا برانمێت بسلمان و ئێزدی یعنی مەسیحی هەتا ئەگەم سەر ئاستی مرۆڤاتی گەلێک بچن زبم دێ ژیانەکە بەختەوەر بینن و سەرکەفتن ئەرمانجەکە مەزن دەستخۆ بەئینن من پێم وایە شتێکی وا وجودی نییە کە هەموو شخصەکان کۆپیەکتر بن عنی لە ئەساسدا نییە ئێمە لەیەکتر دەچین لە کۆمەڵێک بابەتەوە ئەگەر لە ڕۆی دینەکەەوە وەکو خۆی گەورە دەفەرموە جعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئەمە بەڵگەیەکی زۆر بەخۆتە بۆەوەی کە بڕیار لەسەرەوە بدەین کە ئایا خەڵک مرۆڤەکان جیاواز بن ینی یاخود کۆپی پێستی یەکترن بە معنای کەلیمە کەسەکان پێویستە وەکو خۆیان بن چونکە ئەگەر ئێمە هەر کۆپی کەسانی تر بکەینەوە هیچ بەرهەمێکی تازەمان نابێ هیچ بەرەو پێشەوە ناڕۆین ئەگەر ئێمە هەر کەسە ئایدەی خۆی بەکاربێنێت ئەوە بەرهەمی زیاترمانە بە زیاتر بەرەو پێشەوە ڕۆین تقریبا لە یەک وڵاتە دەیبینی لە یەک شارە دەیبینی لە یەک زانکۆیە دەبینی ئەگەر بۆ کێسەی کوردستانیش بێ بە هەمان شێوە دەتوانین کوردستان بکەینەوە بە جیهانی دەرەوە هاوڵاتێکی سینی ئەگەر لە وڵاتەکەی خۆیدا ژیانی لە مەترسیدا وەتوانێت لە هەرێمی کوردستانە باوەشی بۆ بکەینەوە ببێ بە ئەندامێکی ئەو کوردستانە زۆربەی برادەرەکانت یان کەسە نێزیکەکانت بابیر و بۆچونیان جیاوازبی ینی لە یەکتری نەچن لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی ئاین یانیش نەتەوەیان هەر شتێکتر وە لە هەندێک شتا ئەبێ هاوڕێکت لێت جیاواز بێ بۆ نمونە لە ئەگەر لە بەشی عیلما بڵێ لە بەشی خوێندنەوە بڵێ لە بەشی شتێکی نوێ بڵێ خۆشە تۆ هاوڕێی جیاواز دەبێت باشتر وایە هۆرد و ئەوەی تێدا بێ ینی چەند خاڵێکی تێدا بێ کە لەگەڵ خۆت یەک بگرێتەوە بۆ چەند خاڵێکیش جیاواز بێ ینی بۆیە تو زیاتر پەیوەندەکان قوڵتر بێ بەڵێ بینێن بەرز ئەvە ئەو بیر و ڕاو سەرنجێن وان هەفڵاتیا بوون کە دەربارەی بابەتێمە دەستنیشان کردی جیاوازی دژاتینینە وانجی ئاخفتنێت خۆکردن و ئاخفتنێت وانجی گەلێک جوان و سەرنجڕاکێش بوون بەلێ مامۆستا یەک ئاخفتن سەرنجامە ڕاکێش ئەو ژیەوە بوو گوتێ ئەدیانەکان بە کوی گشتی هۆکارن فاکتەرن کە ئەف ژێک جوداییە نهێتە قبولکردن ئەری ئەف ئاخفتنە ڕاستە بینیت بۆچی وا دەڵێ ئەوە ڕاستەجێ سەرنج بوو بۆچی وا دەڵێت چونکە موسڵمانان بەداخەوە وا دەڵێن ینی موسڵمانان وا دەڵێن لی بپرسی دەڵێ لە مسلمانێ بپرسی دەڵێ دنیا چۆن چاک دەبێت دەڵێ خوا کەسێکمان بۆ بنێرێ ئەو خەڵکە هەمووی بێنێتە سەر ڕێ ڕاست و هەمووی بکە بە مسلمان ئەو قسەیەکی نەزەری جوانە دەڵێن ئایا لە تاریخاشتی ئاوا بووە کۆمەڵگە 100% هەمووی لە یەک بچێ ئەگەر وامان کرد بە زۆر تۆوا دەکەی بە زۆر وا لە خەڵک دەکەی لەبەرەوە هەندێک لە مسلمان بەداخەوە خەندە جار دەبێ بڵم لە هەندێک شۆن زۆرێکیش لە مسلمان فکرەکەیان ئەوهەیە یعنی خۆی لێرەوە هەڵاتوە چۆ بۆ ئەوروپا بە جیاوازیەوە قبولی کردووە هەندێک تونڕە لە ئەوروپا پەیدا بۆ دەڵێ ئێمە لێرە خەبات دەکەین بۆ تەطبیقکردنی شریعەت و دەمانەوە بەریتانیا بکەین بە ئیسلامی ئێبا بە تۆ ڕات کردووە تۆ لەوێ ئەوان تۆیان قبول کردووە بە جیاوازیەکەتەوە تۆ بۆچی ئەتەوێ هەموویان وا لێ بکەیتەوە یعنی ئەمە تێنەگەشتنە لە مەسەلەی جیاوازی لە ڕوانگەی قورئانی شوات بەڵێ مامۆستاکەتە سەرنجی دینە بن سەر ئاخفتنێتوان ئەم دێزەوری نەفت تەوەریخۆ مامۆستا وەکە گەلێک جەرە ئەم بەحثکەین قورئانە پیرۆز ژێدەرێکی سەرەکی و ئەساسیە بۆ وەرگرتنە بیر و ڕاین دینی ناوە قورئانێدا لەو ڕەمە دەبێت بزانین مامۆستا قورئان چەوە ئاماژە بۆ پێکەوە ژیانی جیاوازیەکان
کردووە ینی قورآن شتێکی جوانمان پێ دەڵێ لە دوو وشەیە ئێمە دەڵێن لە ڕووی ئیداریەوە دەڵێن فڵانە شوێن گوندە لەبەرچی گونداڵێن ئەوە گوندە و لەبەر ژمارە دانیشتوانی کەمە و چەند ماڵێکی تێدای و چەند گوندەیەکە گرێ بێ بە ناحیە و چەند ناحەیەکە بێ بە قەزا و چەند قەزایەکە بێ بە پارێزگە ئەمە ئیداریە نەبزانین قورآن چۆن تەسنیفەکە قورآن چۆن پۆڵێنی شوێنێک دەکا بە قەریە چۆن پۆڵێنی شوێنێک دەکا بە مەدینە تۆ دەبینی حتا لە مثلا مامۆستای زانکۆ چەند کەسێکی یعنی چۆنەڵێ پێشکەوتووە لە ڕووی زانستەوە بەس کەش ماڵێکیان بۆ دروست دەکەن ئەڵێن قەریەی زانکۆ بۆ دەڵێن قەریەی زانکۆ جودا هیچ شێت ناوبەرەوە لەبەر ئەوەی هەمویان یەکشتن مثلەن 10,000 نا جاری وا هەیە 50,000 40,000 100,000 وەرزشوان دەچن بۆ ئۆلۆمپیاد لە هەموو یاریەکان ئەو ماوەی مانگە لە ماوەی هەیفێکە مانگێکە 100,000 وەرزشوان هەموو لە یەک شوێن کۆ دەبنەوە هەمووشان بەس وەرزشوانن شوێنی نووسنیان شوێنی خەوتنیان نان خواردنیان ئیشان هەموو ئەوترێ ئەلقەریە ئۆلۆمپیە دەوترێ گوندی ئۆلۆمپی بۆ چونکە هەمووی وەرزشوانە لە غێری وەرزشوان کەس لەوێ نییە کەواتە لە قورئاندا شوێنێک تەنها شوێنی یەک سنف بێ پێی دەگوترێ قەریە کە تێکەڵ بوو پێی دەگوترێ مەدینە تەماشاکە لە قورئاندا دەبینی ئەڵێ حتى إذا أتيا أهل قرية استطعما أهلها فأبوا أن يضيفوهما ديك هميان كوكن لسر أويكا بيشوازي لميوان نكن هذيك خرابة بس وقتك إنساني باش دردكوي ده فرميت شيء الله سبحانه وتعالى وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان أبوهما صالحا هو نفس الجغرافيا نفس شونا همان شونا بس وقت خلقي خراب كودبن لسر يك بيروبوتشون كودبن خدا پێدا لێ قەریە وەختێک کە تێکەڵ دەبێ دوو منداڵە یەتیمەکە و باوکێکی باشیشان هەبووە لێرە بوو بە مەدینە نمونەیەکی دی دەڵێ خوا سبحانه وتعالى لە سورەتی یاسین واضرب لهم مثلا أصحاب القرية ئەو بوو بە قەریە یەک شوێنێکە پێی دەگوترێ قەریە خەڵکەکەی خراپن بە پێغەمبەران دەڵێن دەتان کوژین لەسەر پێغەمبەر وانە لە نەرجومەنەکم ڕەجمتان دەکەین دەڵێ بەس وەختێکە ئینسانێکی باش دێ وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين بو بمدينة باش هبو لوي باشو خراب كوبو بيدا قتري مدينة نمونيه كي دي هر القرآن دا دبيني وجاء أهل المدينة يستبشرون كإنساني باشو خراب ليك شون بوني هبو خدا قتي مدينة وقت اللوطي دركر لوي أو نما هر خراب ما لو شونا خدا فرموي ونجيناه من القرية التي كانت تعمل الخبائث بوبا قرية يثرب شوني جوازي تدانبو محمد عليه الصلاة والسلام پیغمبر درودی خوای لسر وقتی چو مدینه خدا لقرآن دا ناوی بو گوری یثریبی والله یا خلق الله یا اهل یثریب لا مقام لكم وانیا خلق دل یثریب خدا ناوی نام مدینه بو چی خدا ناوی یثریبی گوری به مدینه فموی ومن اهل المدینه جورج باسی ناوی مدینه لقرآن هات لبر اوی جوازی کان لوه جویتیایا دیانیتیدایا بێباوەڕی تێدایە منافقی تێدایە خەڵکێک دەڵێ ئەو شارەی مەدینە کە پێغەمبەر حکمی کردووە وازانن 100% هەمووی مسلمانی پێرفێکت بوو ئەی چۆن بووە خدا دەفەرمێ ومن خدا دەفەرمێ ومن أهل المدينة مرضوا على النفاق لا تعلمهم نحن نعلمهم سنعذبهم مرتين يعني خدا دەفەرمێ ئەی محەممەد تۆ منافقی وا هەیە لە ناو مەدینەیە تۆ نایەن ناسی بەس ئێمە ئایان ناسین يعني تۆش نایەن ناسی باشە هەر لەو مەدینەیە عەبدوڵای ئیبن ئەبی سەلول ئەڵێ لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل إما عزيزين مسلمان زليل نبيني هر القرآن ده بود درك ويكا تدلي لا شون دلي لشاري مدينة دلي شون دلي دور وكان هبوا إنساني خراب هبوا نارن حجاب بوتي فرز بولا شاري مدينة دلن لبر أوي للشوا أو كساني كوا منافق بين روشت وكم روشت بون ڕێیان بەژنان دەگر بۆ ئەوەی دەرکەوێت چێ حڕە و چێ سەبایە و مەملوکەیە گوتیان ئەوان حیجاب بکەن ئەوان نیکەن ئێوە خۆ مەدینەیە وانە ئەو باسی ساڵی 6 هیجریشە سوورەتی ئەحزابە کەواتە هەیە کەواتە ئەمە تێمان دەگەێنێ هەندێک لە ئیسلامیەکان بە هەڵە تێگەیشتون وازانن شوێنێکی یۆتوبیایەکی ئەفلاتونیت بۆ دروست دەکەن شوێنێکە پەرفێکتەمی واشتیواقەت نییە لەبەرەوە خوا سوبحانە و تەعالە جارێکی تر تأکید دەکاتەوە یعنی لەسەر ئەم بابەتەکە يعني مدينة وقرية لقرآن ده مدينة وقرية لقرآن ده أما قرية أويا همو خلق كبكي بيك تايب أو بيوتي قرية بلام أجر باش وخرابة قبول كرد جوازية كانت قبول كرد خدا بيدا لمدينة دەستێتت خۆش بن مامۆستای بەڕێز ئەم برف ناوبڕێکی چین و پشتی ناوبڕێ دێنە خزمەتە جانابێتەوە و درێژە پێتانەی دەینەوی تەوەڕێ
بینەرن بەڕێز پشتی ناوبەرەکە کورت و دێزەڤرینەف لایوێن بەڕێز و پتر گەنگەشە دەینە vê mijaran me behs kirî. بینەرن ڕێزدار دووبارە سڵاف وەبن بەردەوامین بۆ درێژە پێدانا vê mijaran me behs kirî کە جیاوازی دژاتی نییە دیگەل ڕێزدار مامۆستا عەبدوڕەحمان سەدیق گەنگەشێت کەین سەروی بابەتەی مامۆستای بەڕێز ئەم دێ بەحسا پرسیارەکە دیژی کەین دەربارەی vê çendê چۆن دەکرێت بە جیاوازیەکانمانەوە قبولی یەکدی بکەین. باش ئەو دنیاە یەک گۆی زەویمان هەیە بەسەر ئەم گۆی زەوی 7 ملیار و نیو ئێستا دەژی خدا خالقی هەموویەتی ڕازقی هەموویەتی خدا هیچ جیاوازیەک ناکا لە نێوانیاندا وەکو گوتیشمان ئەگەر هەر باسی مسلمان بڵێ بەس من حەقم ئەوە 123 دنیاە خدا چی لە 177ەکەی دیکە دەکە هیچیان لێ ناکە هەر وەکو مرۆڤ لەسەر ئەو بوونەوەرە دەژین و حیساب لە قیامەتە ئینە ئیلەینا ئیابەهم ثم ئینە عەلەینا حیسابهم کەس ئێرە ناکا بە قیامەت ئێرە دنیاە هەمومان بە یەکەوە دەژین کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ ئێمە پێویستیمان بە دروستکردنی پردە لە نێوان خۆماندا پێویستیمان بە دروستکردنی ئەو پردە چۆن دروست دەبێت ئەو پردە ئەبێت دروستی کەین لەبەر ئەوەی تعارف وەکو یەکێک لە بەشداربووان چی گوت تعارف خۆی تعارفمانەیە چییە؟ تعارف پێداویستیەکانی تعارف ئەوەی من و تۆ جیاواز بین من و تۆ یەکتر نەناسین من و تۆ بمانەوە یەکتر بناسین دوو کەسی جیاوازین بۆیە تعارف دەکەین ئەو کەسەی کە تۆ ناسیوتە چۆن دەڵێ ناڵێ ئەچم ئەو فلانە کەسە تعارفی لەگەڵاکەم من و تۆ وا ناڵێن بەس یەکێکی دی نەمان ناسی بە دەڵێن تعارفی لەگەڵ دەکەین مانەی وایە نەمان ناسیوە پێشتر جیاوازە لە ئێمە جامە زۆر گرنگە ئەو شوێنی یەک شت بێ خوا سوبحانەهو وتەعالا گوتوێتی ئەوە شوێنی یەک شتە ئێوێ شوێنێک نابێ بۆ پێکەوە ژیان مەسەلەن مەدینە ناوی مەدینێ ئێخۆ لە قورئاندا مەکانەت و پێگەی مەککە زۆر بڵندترە ئینە ئەوەلە بەیتین وضیع للناس للذی ببەکەتە مبارەک کەچی خوا ئەفەرمێ وەکەئەین من قەریەة هي أشد قوة من قريتك التي أخرجتك خدا بمكة دلي قرية بو چونك خوي شوين يكشته حرمي مكي ما كان للمشركين أن يدخلوا لو بدرك إنما المشركون نجس فلا يقربوا المسجد الحرام بعد عامهم هذا كواتا حرمي مكي نابي غير مسلمان تيبتشي ويرجي بيك فيجيان نبو لوي خوي وايا يعني خوا سبحانه وتعالى وايدانا وما دام وايدانا لەوە بۆ دەردەکەوێت دەڵێ پێغەمبەر لە هەشتی کۆچی دێتەوە مەکە و فەتحی مەکە دەبێت وانە بۆچی عاسیمەی دەوڵەتەکەی ناهێنێتەوە بۆ مەکە چونکە دەوڵەت دروستکردن باسی ئەوە نییە خەڵک پێیتە یەک دین چونکە لە مەدینە جیاوازی هەبوو شوێنی ئەوەیە کە دەوڵەتی مەدەنی لە مەدینە دروست دەبێت بۆیە پێغەمبەر عاسیمەی نەگواستەوە بێتەوە مەکە خدا دایناوە شوێنی یەک دینە چۆن فاتیکان قەریەیە فاتیکان ناوی دەوڵەتە بە مستەلەحی بە پێوەری قورئانی فاتیکان قەریەیە بۆ چونکە دەبێت تەنها و تەنها ڕوبەرێکە شوێنی مەسیحی کاتۆلیک بێ نابێت تۆ خەڵکی دی بچێتە ئەوێ لەبەرەوە ناکرێت پایتەختی جیهان بێ ناکرێت پایتەختی ئیتالیا بێ ڕۆما پایتەختی ئیتالیا دەبێ جێگەی هەموو فرەڕەنگ و فردەنگەکانی تێدەبێتەوە لەبەرەوە دەبینی ئیمامی عەلی لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر ئەچێ کوفە دەکا بە عاسیمە شوێنێکە دەکرێت بۆ پێکەوە ژیان ئەمەوێکان دیمەشق دەکەن بە عاسیمە عەباسیەکان بەغدا دەکەن بە عاسیمە و پایتەخت وانە عوسمانیەکان دێن ئەستەمبول دەکەن لەو هەموو ماوەیە بۆ کەس قودس ناکا بە پایتەخت بۆچی کەس مەکە ناکا بە پایتەخت ئەبینی چونکە شوێنی ئەدیانی دیاریکراوە نابێ بچیت لەوێ بڵێ باسی ئەوەکەم کاتە ئەلێرەوە بۆمان دروستە بێ مسلمانە بێ فەرق بکە لە بینی عاسیمەی دینی و عاسیمەی مەدەنی مەکە عاسیمەی دینیە مەدینە عاسیمەی مەدەنی بووە لەبەر ئەوەیە لێرە بۆ دەرەکەوێ ئەم جیاوازیانە ئەم پێکەوە ژیانانە ئەگەر وڵاتێک گوتی ئێستا زۆر جار سنیەک ئەڵێ ئێران یەک مەزهەبە و ئیمامیە و لە تارانە هیچ مزگەوتێک بۆ سنی نییە وا دەڵێن من نەمدیەوە دەڵێن ئەگەر وابێ تاران دەبێ بە قەریە بۆ چونکە جێگەی یەک دینە و یەک مەزهەبە وانە مەسەلەن سعودیە بۆ ناچێت پایتەختەکەی بەرێتەوە بۆ مەکە نابێ مەکە تەنها شوێنی مسلمانە بێ بچێتە ڕیاض وانە کەواتە هەر دەوڵەتێک کە دروستت کرد بۆ یەک دینت دروست کرد بۆ یەک مەزهەبت دروست کرد ئەوە مەدینە نییە ئەوە قەریەیە بۆیە ئەوروپا مەدینەیە
ئەوروپا بۆ مدینەیە مدینە هەیە چونکە هەموو جیاوازەکانی تێدا دەژێت. بەڵێ مامۆستاوەرس هەر سەبارەت ئەخفتنێنتە دەربارەی جیاوازی کە دژاتی نییە ما هەندە بیر و سەرونج ڕانکشێ دیژی هەنە شارۆچکین کوردستانی دێچینە لە دەفوانژی گۆهداریاوانکەین کاوان چ ئەختن ئاڕاستەی بینەرانکردینە و چ مفادێ ژێوەرگرین فەرمان. باشی و خرابی همی برایتێکن گەهنێکی خاڵێدا ئەوا خاڵێت خێری ئەم گەهنێک ئەم برا و پێکڤژین و شاد و ئاشتی و تەبای جوواکی ما دا تایبەتەن بێژن جوواکی کوردەواریدا دەبێت مرۆڤ سەرەدەری وەکی مرۆڤ ینی سەرەدەرێکی لە کۆ بکات ژبەر کو ئەگەر تا ڕفتار و سەرەدەری وەکی مرۆڤ گەلێکردکردن تو شێب ئازادانە ژێ دێ شێب ئازادانە بیر و بوچونێت خۆ دەربری نێوان یەکتریە تا ڕادەیەک زۆر کەمە ئەمە شتێکی زۆر باشە جاچە ئاین بێ یان خۆت نەتەوە بێ هەمویان وەکو برایەک سەیری یەکترەکەن ئەمە شتێکی زۆر باشە بۆ کوردستان. پێتویە هەزر و بوچونێت مەژی ژێک جدا بن لێ ئەف هەزر و بوچونە دەوێت ئێک تەمامکەری یێدی بێت نەبوو شکاندنایە بەرامبەر بێت نەبوو هەڕفاندنەوی ئەوێ ئاواکردی. لە لای خۆم نوێگەری نەکەم لە بیری بۆچوونەکانم هاوڕێکەم نەیکا کەسێکتر نەکە ئیتر کۆمەلگا هەروەک خۆیمێنی هەر بە دواکەوی جیاوازی بدیتنا من سەرکەفتنە جیاوازی ئاواکردنە جیاوازی پێگەهشتنا وی جواکیە و جێگەی شەنەزیە بۆ تەواوی میلەتی کورد کە هەمیشە یەکترمان قبول کردووە و بە تەواوی ئاینە جیاوازەکانەوە هەمیشە لەگەڵ یەکتردا ژیاینە و هەردەم دەبێت لە لەڤینە جدا هەردەم بێت دیتنên cida herdem divêt bûçûnên cida civakê de hebin da jiyan werarê biket da pêşveçûn çê bîn da civak berf pêş biçtin. Siyaset zor zaliyek bir cevazin her lanet ku her la hizbeki cevazin yani netoman cevaz yani ayn man cevaza baştırın şu deveka butwanin yek cevaz yekan yektir kabul bikin. Bega برادمت بسلمان و ازدي يعني مسيحي حتى اكم سر استي منوباتي قالك بچن زبم دي جانك بختار بينو دي سركفت ارمانجك مازن دست خوف اينن سیاست و دین لە یەکتری جیاکراوە ئەو کاتی تاکەکان دەکرێت تاکی ئازاد بن بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو ئاین و مەزهەبەکانەوە ڕێز و بەهای مرۆڤەکان بگیرێتن. تاکی کوردەمە لەوە ترسین یعنی کە خۆمان بین لە بەرەوەی واستەکەین یعنی لەلایەن کۆمەڵگە قبول نەکرین. باشترین شتەوە ئینسان بیر بکاتەوە وەکو ئینسان بژێت زۆر گرنگە بۆی ئەمە ئەزمون لە نەتەوەکانی دەرەوە بگرین بۆی بزانیندا خۆت چۆن ژیاون خۆی ژیان بە جیاوازیەوە خۆشە بە کەلتورە جیاوازەکانەوە جوانە. بینەرن ڕێزدار سوپاسیا وان بەڕێزاندکەین کە بیر و سەرنج و ڕاینخۆ ئاڕاستایی مەکرین و دەسنوان خۆش بن ئاخفتنین سەرنج ڕاکیش گوتن مامۆستای بەڕێز کۆی گشتی مامۆستا هەمیا تەکەسلوێ چەندێک کرد کە بیر و بوچوون جیاواز بن نە ڕامانە دژاتیکردنێ وەک ڤێگافکەمە بەحەسکردی بەلکو ڕامانە تەکاملێ یەکتر کاملکردنا ئێک و دوویە یانجی جیاوازی ئێکسانە پێشڤەچوونێ و پێشکەفتنێ ڕاستە چەل سەنگاندنەکە بۆ ڕاستە ئەمە مەسلەیەکی زانستیە ئێمە لە ئەلکترۆن و پرۆتۆن و نیۆترۆنەکانیشەوە ئەوەمان خوێن لە فیزیادە کە سرە لە یەک چۆکانی موگناتیس لە یەک دوور دەکەونەوە سرە جیاوازەکانی موگناتیس یەکتر چێژ دەکەن ئەلکترۆنەکان بۆچی چێژ دەکرێن بەرەو ناوک چونکە لە ناوکی گەردیلەکە و ئەتۆمەکەدا ئێمە چیمان هەیە پرۆتۆنێکمان هەیە بارگاویە بە پۆزەتیف ئەلکترۆنەکانیش بارگاوین بە نێگێتیف لەبەرەوە هێزی یەکتر ڕاکێشانیان بۆ یەکتر هەیە کەواتە ئەو کاتە ئێمە کە جیاواز بین نزیکترە بین لە یەکتر ئەو کاتەی کە لە یەک بچین 100% لە یەک بچین لێک دوور دەکەینەوە بۆیە دەبینی حیزبە لە یەک چۆکان یەک ناگرن حیزبە لە یەک چۆکان ناتوانن یەک بگرن بۆچی چونکە لە یەکە چن هەموو شتێک پێویستیان بە یەک نییە حیزبە جیاوازەکان دەتوانن یەک بگرن و هاوپەیمانی دروستکەن چونکە پێویستیان بە یەکترە ئەو شتەی لای ئەو هەیە لای ئەو نیەوەی لای ئەو نییە لای ئەوی دی هەیە ئەوە ڕاستەقینەیە ئەوە مەدەنیەتە یعقوب سەلامی خوای لەسەر مەسەلەن لە کەنعاندا دەژێ خۆی پێغەمبەرە و کوڕەکانی لەوێن و قەریەیە ئەوە یعنی بە بۆچی لەبەرەوە نیە پێش نەکەوتووە لەبەرەوەی یەک بۆ چوون لەوێدا هەیە تا کوڕەکانی دەڵێن وەسئەل القەریەة التي كنا فيها قەریەیە ئەی مصر کە هەموو جۆرە ئەدیانی تێدایە هەموو تێدایە دەڕۆ وقال نسوة في المدينة بە مسر دەگوتری ئەو کات ئەوان خۆیان بەوەی دڵن خدا بە مەدینە ناوی دەبا بۆ چونکە هەموو ئاینە جیاوازەکان لەوێدا بوونیان هەیە خدا دەفەرمێ مەدینە هەر ئەوەشە کە دەڵێن
مامۆستا بەدیع زەمان سعیدی کوردی بە ڕەحمەت بێ قسەیەکی جوان دەکات دەڵێ لە شوێنێکا کە جیاوازیەکان بوو ئەفەرمێ وەقالە نیسوەتون فی المەدینەتی ئەڵێ ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی لە مەدینە لە شاردا ئافرەت ڕۆڵی دەبێ لە گوندا هەر ئەرکی لەسرە بەڵام لە شاردا مافی دەبێ دەبینی بەریتانیا هەر پرۆتستانت بووە لە 1258 و بەسبەرە و سەرەوە ئەو ماوە زۆرە هەردێ لەسەر یەک مەزهەب و یەک بۆ چوون و یەک بۆ چوون لە شار ناچێ ئێستا ئێمە لە قسە دەکەین لە 2010 دەزانیت لە بەریتانیا لە 1970 یعنی بەری 100 ساڵ پێشی 100 ساڵ ئافرەت مافی دەنگدانی بۆ هات کە هاتە مەدینە کە هاتە شار کە دنیا بوو بە شار ئافرەت ڕۆڵی دەبێ بۆیە مامۆستا بەدیع زەمان جوان دەڵێ وەقالە نیسوەتون فی المەدینەتی ڕۆڵی پەیدا بوو چونکە مەسەلە شار بڵێ مامۆستام قسانەی جەنابتان کردو کە ئەم گەنگەشە ئەکەین لەسەر ئەم بابەتە تقریبان ئەچیتە بواری نەزەری بوارێکی توێری دەمانەوێت بزانین مامۆستا چۆن ئەمە بکەینە پراکتیک بکەینە کارێکی ڕۆژانەی خۆمان کە لە ژیانی خۆماندا ئێمە وەک کورد لە کوردستان جێبەجێ بکەین دەبێت ئەوە بزانین ممکن نییە 100% 5 ملیۆن و نی و 6 ملیۆنی هەرێمی کوردستان هەمووی کەس ناتوانێت بڵێ هەمووی ئەبێتە یەکشت چونکە گوتم ئەگەر وەکو 100%شی لێ کرد و 99شی لێ کرد وەک ئەفغانستان ئەو کات ئەوە تا لە بینی خۆیان شەڕ دەکەن چونکە نازانن لەسەر چی پێک بێن خاڵە هاوبەشەکانیان چیە کەواتە پرۆسەی پرۆسە پرۆڤە پرۆژە ئەمانە وشەی جیاوازن بەڵام ڕاستیەکەی پرۆژەیەک پێویستە هەمیشە بۆ پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنی جیاوازەکان چۆن لەگەڵ یەکدا بزانن ئەمە دژایەتی نییە بوونی فرەحیزبی مانای دژایەتی نییە ئەگەر ئەو دژایەتی وایە بۆچی ئیجازە و بۆچی مۆڵەتی حیزبەکان ئەدرێ لە هەرێمی کوردستانەوە نیە کەواتە ئەم جیاوازیە لەوە سەرچاوە دەگرێ کە زۆر گرنگە ئەوە بزانین بوونی هەڵکردن و پێکەوە هەڵکردنی جیاوازەکان لەگەڵ یەکتردا ئەبێ پرۆژە بێ هەمیشە ئەبێ لای هەموو حیزبەکان ئەم هەبێ نابێ حیزبەکان لە کۆبوونەوە نهێنیەکانیاندا پلاندانن چۆن فلان لە ناوبەری چۆن فلان ئەوە لێ بکەین نابێت لەسەر تەلەڤیزیۆن باسی پێکەوە ژیان بکەیت و لە ژێری شۆ بڵێ ئەوەی لەسەر دینی ئێمە نەبێ کافرە و ئەوەی لەسەر مەزهەبی ئێمە نەبێ وایە و ئەو دینە زیادە لە کوردستانە نامانەوێ و ئەو حیزبە زیادە لە کوردستان نامانەوێ و لە ژێری شۆ بڵێ مەسەرەن ئەو نەتەوەی تر لە کوردستانە زیادە و نەبوو لێرە و نەتەوەیەکی تر بڵێ کورد لێرە نەبوو ئەمە ئەرزی ئێمەیە و کورد بڵێ ئەمە هەمووی مانای وایە پەروەردەی ئەوێ بەڵام لە نەتیجەدا پرۆژە پێویستی بە پرۆڤەیە ئەم پرۆژە ئەوەم تاو نەکرد باش و بیرت خستمەوە کەواتە ئەم پرۆژەیە ئەبێ بەشێک بێ لە پرۆسەیەکی درێژخایەن پرۆسەیەک ئەمەلیەک پرۆسەیەکی درێژخایەنمان پێویستە بۆ ئەم کەلتوری بەیەکەوە هەڵکردنی جیاوازانە لە نێو ئەو پرۆسەیە پرۆژەی هەر حیزب و لایەنێک و ئاینێکە بێ پرۆژەی خۆی هەبێ ئەم پرۆژەی پێویستی بە پرۆڤەیە ئێمە پرۆڤەمان پێ ناکەن لەسەر ئەم بابەتە حیزبەکان ڕێوشینەکە چۆنە مامۆستا ئەمە ببیت بە پرۆڤە پرۆڤەکردن بۆن لە قوتابخانەیە لە قوتابخانەیە بیری ئەویان نەکردوێتەوە مەسەلەن بڵێن ئێمە چۆن پەروەردەی ئاینی بە جۆرێک بۆ ئەم خەڵکە باسکەین لە قوتابخانە و لە سەرەتاییدا بۆ نمونە کە ئەم ئاینانە بەیەکەوە بژین وانە دەڵێن وەڵاو وانەی ئاینمان هەیە مەسیحیەکان بچنە دەرەوە یەزیدیەکان بچنە دەرەوە لە دەرسی ئاین دەریانەکەن وانە لە کاتێکدا خۆ لە بۆ مناڵێک باسکردنی خوددا و جوانەکانی خوددا و پێکەوە ژیان و ئەوە لەوێەوە ئیشتێک چوو وانە لەوێەوە ئیشتێک چوو کە لە دەرسی ئاینە ئەڵێ فەڵام چێت ئەو خۆی ڕاستە باسی ئازادیە بەس بۆ دەرکردن هەبێ بۆچی ئاینەکان خۆخاڵی هاوبەشیان زۆر زۆرە هەموو ئاینەکان لە بوونی خودای تاکە یەک دەگرنەوە هەموو ئاینەکان لە باسی ئەخلاقا یەک دەگرنەوە ئێمە باسی ئەخلاقی ئاینی بکەین ئەو کاتە کەس دەرناکەینە دەرەوە مسلمان تۆ بچۆ دەرەوە مەسیحی تۆ بچۆ دەرەوە ئەمڕۆ دەرسی دینمانێت تۆ قەیناکە تۆ نابێ بیخوێنیت و هەر لەوێەوە ئێمە یەکتر دەرەکەینە دەموسا تکستی ئاین هەر باسیەوە دەکات کە پێکەوە ژیان هەبیت و قانون و یاساکانیش هەر تەکەس لەوە دەکەن کە پێکەوە ژیان دروست ببی لە بینی خۆماندا ئەری بوچی ئەوە پرەکتیزە نابیت لێرە ئەمەیە کەواتە ئێمە قوتابخانە دەڵێن ینی لە وڵاتە عەرەبیەکانی ژوایە وڵاتە ئیسلامیەکانی ژوایە دروشم لەسەر دەرگاکان دەنووسرێ دروشم لەسەر دیوارەکان بە جوانی ینی دەنووسرێ هەمومان نەتەوەی یەک نەتەوەی هەمومان مەسەلەن یەک مرۆڤین هەمومان واین بەس ئەمە پرۆڤەی دەوێت ینی چۆن پرۆڤەی دەوێت یعنی بێت تاقیکردنەوە بکەین لە پۆلدا ئەبێت تاقیکردنەوە بکەین لە پۆلدا شتێک دروستکەین وەکو ئەو کامیرە شاراوانی کە ئەوروپا دەیکە بزانین یەکێک قسە بە مناڵێکی ئێزدی دەڵێ شانۆگەریەک دروست دەکەین وانە
بەبێ ئەوە قوتابیەکان و خوێندکارەکان بزانن یەکێک قسە بە مناڵێکی زەردەشتی دەڵێ بۆ نمونە بزانین مسلمانەکان چ دەکەن چۆن لەسەری دێنە جواب چۆن وەڵام دەدەنەوە چۆن دەڵێن قیناکە و ئاینی خۆیەتی و مافی خۆیەتی و ئازادە و وەنیە یعنی ئەمانە نەبوو بە پرۆڤە لە جاتی ئەوەی کە هەر دەرخ بێ و ئاەتێک لە بەرەکەیت و شتێک لە بەرەکەیت و دوای هیچ لە باسەکانی نەتەوایەتی شەروایە لە باسی نەتەوایەتی شەروایە فرەنەتەوەی چۆن قبولکەین فرەعینی چۆن قبولکەین فرە مەزەبی چۆن قبولکە خۆشتە شیعە و سونە بێنی هەرڵێن ئیخوان سونە و شیعە و هذا الوطن منبیعە جۆر لێ نەبووە ئێمە براین ئەودی براوە سەر یەک بەدرێل کوونەکەن فێر نەبوون پرۆڤە نەکراوە لەسەر ئەوەی کە بازنەیەکی دیکە هەبێ کۆی کاتەوە بۆیە خوددا لە قورئاندا فێری کردین ئەگەر بازنەی دین کۆمان ناکاتەوە بازنەی نەتەوە کۆمان دەکات بازنەی نەتەوە و دین کۆمان ناکاتەوە بازنەی ئینسانیت کۆمان دەکاتەوە بڵێ مامۆستا پێتوانیە کە پێناسەی ئێمە بۆ چەمکەکانی قورئان ئەو چەمکانەی کە باسی ئیسلام و دین و دینداری ئەکەن پێناسەیەکی هەڵەیە و شاش ئەکرێتن لەبەر ئەوە ئەو نەحاڵیبوونە لە ناو دیندارەکانجی دروست ئەبێتن ڕاست بۆ نمونە مامۆستا کە دەڵێتن ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين لەوانە ئیسلام بگەڕیتە ناو قورئانی پیرۆز مانایەکی تری هەبیتن نابینی ئەوەش هەڵەیەکە لە ناو ئێمەشمان باسێکە لە شوێنی تر باسم کردو ڕەنگە لێرەش هەروەکو ئەڵخەیەک باسی کەین ئیسلام خۆی چییە ئاینی هەموو پێغەمبەران هەر یەک ئاینە هەموو پێغەمبەران هەر ئەو شیان هێناوە مەسەلەی جاکردنەوەی ئەحکامی دنیا و ئەحکامی ئاخرەت ئەوە ڕەنگە ئەوش بابەتێکی باش بێت بڵێ گوتەیەک هەیە مامۆستا لە لای زاناکەوە گوتووە کە دەڵێتن ئەگەر بۆچوونی من جیاواز بیت لەگەل هاوڕێیەکەم وا لێ حاڵی ببیتن کە من دژاتی ئەو ئەەکەم کەواتە من دژاتی هەموو هاوڕێیەکەم خراپترین دژمنی هاوڕێمە ئەم قسە چەند هەل ئەسەنگینی و چەند حەزەکەی کە ببیتە پراکتیک ناف کۆمەڵی ئێمە ڕاستە خوا سبحانه وتعالى إشارتي بمكر إن الذين آمنوا والذين هادوا والصابئين والنصارى والمجوس والذين أشركوا إن الله يفصل بينهم يوم القيامة فأصبح من الخاسرين وهو من الخاسرين أو شيء قيامته كواتا إن الله على كل شيء شهيد كواتا زور قرنجا إيما أحكام قيامة نهينين بو دنيا لدنيا دا أبي بتجاوز كان ما نوى لقل يكتر دا بجين إن جاتو من بانكي بوري خود آزادي منش بانكي تو كان بوري خوم أي قلنا هاتم ئەگەر نەهاتم نەڵێ ئەو قسە خراپەیکە ئەیکەن هەندێ مسلمان ئای ئەگەر دەستمانە ڕۆیشت ئای ئەگەر ڕۆژی خۆمانە بێ هەندێک کەڵن ئای ئەگەر ئێستا ئیمامی عومەر لێرە بوو ئیمامی عومەر لێرە بووە چیەکرد ئیمامی عومەر لێرە بووایە هەر وەکو چوە فەڵەستین لە کەنیسە نوێژی نەکردوتی نوێژ ناکەم لە کەنیسەکەتان نەبادا دوایی من بێن بیکەن بە مزگەوت ئەوە ئیمامی عومەر بووە ئیمامی عومەر بە شتێتر تێگەشتەوە وا تێگا کەسێکە بە شمشێرێک ئەو خەڵکە ئەکا بە یەک شێواز و بە یەک بۆ نمونە جا خوا سبحانه وتعالى فەرمووی ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر في اسم الله كثيرا خدا فرموي إما يعني ببي قرآن أبي لخمي أين كان أين زور كما لكردستان دا بي إما لخمي بين چونك خلق بي دويري خلق لوي هرشي ليبكا خدا فرموي لهدمت صوامع والصومعة شويني عبادتي تاك يكتاشك لكنا شاخك عبادت دكا بو خوي لشوينك أو الصومعية تلك لهدمت صوامع وبيع أو بيع كنيسة أو بجماعي أو توزيك بلنتربو توزيك بهستربو إن جاء فرموي وصلوات شويني عبادتي جواكانة مساجد هي مسلمانة أخوة مساجد خستدواوا يعني بإيما دلية إما منو تقصب كين ألين يكم مزقو دوام أو أخينا دوام خدا أي خستا بيشوا مساجد خستدواوا بإيما دلية إيوا بلا خمي هم خلشي دي كبن بله بوچونا كما مستدلتن سركوتن وانتصار أونية كهمو خلق وكخولي بكي بلام سركوتن وانتصار أويا کە پێکەوە بژی و خەڵک لە نزیکی خۆی بکەی نزیک بکەی لە خۆی ئەم قسە چەند واقعیە و چەند گرنگە بێت کاتێک ڕاستە کە تۆ لە چۆن دەڵێ پێشکەوتوبی بڵێ پێشکەوتوبی یعنی چۆن یعنی بۆ ئەوروپا دەتوانێت خەڵک ڕاکێشێ ئێستا کە بە مسلمانیشەوە بەرەوە مسلمانی بانخوازیش دەچێت ئەوروپا بۆ چونکە ئەو پێشکەوتووە زانە خوا بە ئێمە دەفەرمێ ئێمە بە ئەهلی کتاب چی بڵێن ئێمە بە خاوەن ئاینەکانی دیکە چی بڵێن قل یا ئەهل الکتابی تعالوا وایە بەێ تعالەو بە کوردی چییە وەرە ئێدەی وا دەرناچێ بۆ وا دەرناچێ بیکەی بە کوردی یعنی وەرە بۆ سەرەوە تعالی بڵندبوونە یعنی کاتێک من ئێستا من ناتوانم بە تۆ بڵێم تعالە بۆ چونکە هەردووکمان لە یەک مستەوا دانیشتوین هیچمان لەوی دیکەمان بڵندتر نین ئەگەر من چوومە سەر چایەک ئەو کات بە تۆ دەڵێم تعالە من لە بڵندیەوە قسە دەکەم
ئەمە نوکتەیەکی تێدایە یعنی وردەکاریەکی تێدایە خوددا پێمان دەڵێ ئێمە بۆ ڕوومان نییە ئێستا بە ئەهلی کتاب بڵێن تەعالە و چونکە ئێمە دواکەوتوەکەین ئێمە لە چاڵەکەین ئەو لە بڵندێکەیە ئەو بە ئێمەڵێ دەڵێ تەعالە و دەڵێ وەرن بۆ مافی مرۆڤ بۆ جارنامەی گردردونی بۆ ئەوە هەموو بە هاجوانەکان ئەو دەیڵێ چونکە ئەو لە بڵندیەوە قسە دەکا ئێستا کاتێک مسلمان پێشی چەند سەد ساڵ بە خەڵکی ئەوروپای دەگوت تەعالە و دەشهاتن چونکە مسلمان پێشکەوتوو بوو لە سەردەمی عەباسیەکانە مسلمان پێشکەوتوو بوو دەیتوانی ڕووی ئەوەی هەبوو بە خەڵک بڵێ تەعالە و وەرن من لە بڵندی یعنی بڵندی ئینسانینە بڵندی لە پێشکەوتندا ئێستا خەڵک بۆ چارەسەر ئەوروپا دەڵێ تەعالە و دەچی بۆەوە خەڵک لێرە خۆی چارەسەر ناکە ئەبینی جا ئەمانە هەمووی ئەو وردەکاریانن کە پێویستیمان پێێتی بۆیە خوا سبحانه وتعالى فەرمووی وەتینی وەزەیتونی وەطوری سینین وهذا البلد الأمين يعني ئەمە تەفسیرێکی دری پێکەوە ژیانی ئاینی تێدایە تەفسیری ئیبن عەباس ئەڵێ ئەمانە ڕەمزن باسی خواردن نییە ئیبن عەباس دەڵێ تین ڕەمزە بۆ ئاینی نوح يعني پیادەکردنی ئیسلام لەلایەن نوحەوە کەوت ناوچەی ئێمە دەکا و جوودی دەکا و هەموو ئاینەکانی پێش دەکا زەیتون بۆ ئیشارەتە بۆ مەسیح توری سینین بۆ جووەکانە هذا البلد الأمين مەکەیە بۆ مسلمانە کەواتە دەبینی ئەڵێ خوا سبحانه وتعالى چۆن هەموو بۆچوونەکانی کۆ کردەوە و سوێندی پێخوارد باشە مامۆستای بەڕێز زۆر سوپاسیاتت کەین بۆ بەرسەردانەوان پرسیارانە و دەستخۆشیلتت کەین بەلێ بینەرێن بەڕێز سوپاسیاوەژیت کەین کە دگەلمەدا بوون تا دومایا خەلەکێ و زۆر سپاس بۆ هەفکارێن بەڕێز ئەڤێن بیر و ڕاو سەرنجێن خۆشی گوتی سوپاسیەکە تایبەتژی بووان و هەروەسا هەفکارێن منجی سوپاسیا وان دکەین و هەر ساخ و سەلامەت بن ببینن بخێر و خۆشی تا خەلەکەکە دی بکەینەفێک